گوڵباستاوتانە بێت هەر ئەو شاندانی کە دێنە بەغدا لە درێژێ و ڕێککەوتن و لە درێژێ و سەردانانەیە کە لەلایەن تیمی وزاری حکوومەتی هەرێمی کوردستان و تیمی وزاری حکوومەتی عێراقدا پێکێنراون. هەفتەی ڕابردوو تیمی وزاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنیان لەگەڵ تیمی وزاری حکوومەتی عێراقدا کردووە. ئەمڕۆ بڕیارە شاندێکی تەکنیکی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بێنە بەغدا و لەگەڵ تیمێکی تەکنیکی وەزارەتی دارایی حکوومەتی عێراقدا کۆبنەوە. ئامانجی کۆبوونەوەکە گوڵباغ پاکتاوکردنی ئەو بابەتە داراییانەیە کە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا هەیە، چونکە پرۆژە یاسای بودجە ڕاستە لە نێوڕاستی مانگۆ ڕۆشتۆتە جێبەجێکردنەوە، بەڵام کاتی جێبەجێکردنی لە یەکێکی ئەم ساڵەوە دەست پێ دەکات. بۆیە کۆمەڵێک پاکتاوی دارایی هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقدا پێویستە لە نێوان خۆیاندا یەکلای بکەنەوە. بابەتەکان هێتا 25 سێ کە هیچ ڕێککەوتنێک لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمدا نەبووە. با بڵێن حکوومەتی عێراق هیچ شایستگی دارایی بۆ هەرێمی کوردستان نانێرێت. لە دوای 25 سێوە لە دوای ڕاگررتنی هەناردی نەوتی هەرێمی کوردستان و نەوتی کەرکووکەوە لەسەر حکوومەتی عێراق پێویستە کە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بنێرێت تاکو کۆتایی ئەم مانگە کە نەوتی هەرێمی کوردستان دەستی پێکردێتەوە. بۆیە کۆمەڵێک پاکتاوی دارایی هەیەوە، کۆمەڵێک بابەت و ژمارە هەیە لە نێوان هەردوو وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقدا پێویستە یەکلای بکرێنەوە تاکو دەست بە هەم هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و هەم بە ناردنی شایستە دارایەکانی هەرێمی کوردستاندا بکرێتەوە. هەر تایبەت بە سەردانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا بڕیار بوو لە سەرەتای ئەم هەفتەیە شاندێکی دیکە جیا لەم شاندە تەکنیکی وەزارەتی دارایی شاندێکی باڵای حکوومەتی هەرێم سەردانی بەغدا بکەن، بەڵام دیارە سەردانەکان دواخراوە ڕەنگە سبەی یاخود دوو سبەی ئەو شاندەی دیکەی حکوومەتی عێراق بێنە بەغدا و لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق سەبارەت بە چۆنێتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان یاخود تەسلیمکردنی ئەو بڕەنەوتەی کە لەلایەن وەزارەتی نەوتی عێراقەوە دیاری کراوە کۆبنەوە و ڕەنگە کۆمەڵێک ڕێوشێنی دیکەش بگیرێتە بەر. باش، هاوکارم دیلان بارزان لە بەغدا و لەگەڵم بووی. سپاس.